دە ڕۆژە کە سوکاری سامان عەبدوڵڵای تەمەن 37 ساڵ لە نزیک دەریاچەی دەربەنیخان ئێشک دەگرن بە دیار شەپۆلەکانی دەریاچەکەوە چونکە جەستەی ئازیزێکیانی لە ئامێز گرتووە بێئومێد بوون لە بێڕەحمی شەپۆلەکانی دەریاچەکە. ئاسەواری ئەم حادیسەیە هیچ ئاسەوارێکمان تا ئێستا دەست نەکەوتووە، تیمەکانیش بەردەوام بە شوێنی ئاگەڕێن. جەوەکەش تۆزێک ناخۆشە بۆ تیمەکان، تۆزێک ناڕەحاتەوە، دۆزینەوەی تۆزێک هەستەمە بەڕاستی. ئینشەڵا پەنا بەخوا ئەمڕۆ دوو تیمی کە هاتۆ دوو کامیرە هاتۆ ئینشەڵا بەشکم بیدۆزنەوە ئەو خەڵکەش ئیسراحەتکەوە. ئەمڕۆ خێرخوازانی شارەکە درۆنێکیان لە وڵاتی ئەڵمانیاوە گەیاندا دەریاچەکە 120 مەتر دەچێتە ژێر ئاو بۆ ڕووماڵکردن و گەڕان، بەڵام کەش و هەوا لەبار نەبوو. ئەمڕۆژ وەک ڕۆژانی ڕابردوو تەنها ژمارەی ڕۆژانی چاوەڕوانی زیادی کرد. ئێمە وەکو تیمێکی خۆبەخش هاتوین بۆ ئێرە بە هیوای ئەوەی تەرمیخوا لە خۆش بوو کاک سامانە بدۆزینەوە و ڕێگای دۆزینەوەیان تەرمەش جیازێکی تازەیە، تەکنۆلۆژیای تازەیە، درۆنە لە ئەڵمانیاوە هاتووە. باوەڕم وایە ئەمە یەکەم جارە شتێکی ئاوا بێتە کوردستان. با ئومێد بوون پاشەوەی کەش و هەوا جێگیر دەبێت باهۆی درۆنەکەەوە ڕووماڵکردن بەردەوام بکەن تاوەکو جەستەکەی لە ئامێزی ئاو بۆ ئامێزی خاک بگەڕێنەوە و ئارامی بۆ دەرونی ماندوو دڵی زامداری کەس و کاریشی بگەڕێتەوە. ڕێبین محەممەد شارپێس، ناوچەی شەمێرە.